هلو واشنطن. برنامه‌یک کوپشکا کردی یا دنگ امریکا بلاف دکت. بینەران و جۆگرانی ئازیز ئەم کاتتان خۆش و کاتی بەرنامەی هەلۆ واشنتنە کە تایبەتە بە هێرشەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق. دوای ئەوەی داعش لە دەی مانگی 6 شاری مووسڵی کۆنتترۆل کرد و ڕخنەیەکی زۆر لە لەشکر و سەرۆک وەزیری عێراق نووری مالیکی گیرا کە بۆچی لەشکر بەرگری لە شارەکە نەکرد و سەرۆک وەزیر هەرچەندە پێشتر لە مەترسی ڕەوشەکە ئاگادار کرابەوە هیچ ڕێوشوێنێکی پێویستی نەگرتووە بەر، بەڵام کاتێک ڕۆژی یەکشەممە شارۆچکەی شنگال لەلایەن داعشەوە داگی کرا خەڵچێکی زۆر سام بوون کە چۆن هێزی پێشمەرگە لە بری بەرگریکردن لە شارۆچکەکە بە چەک و کەلەپەلی لەشکریەکانەوە خۆیان کردەوە بە کوردستانی سووریا و دانیشتوانەکەیان جێهێشت. ئەم ڕووداوە جۆرە دڵڕاوچەیەکی لە نێو هاوڵاتیانی هەرێم دروست کرد بە شێوەیەک تەنانەت لە هەولێری پایتەخت چەندان خێزان شارەکەیان جێهێشت. لێرەدا پرسیار ئەوەن بۆ هێزەکانی پێشمەرگە وەک ئەوەی ناسراون بەرگری ناکەن، چێ لەم کشانەوەی پێشمەرگە بەرپرسیارە؟ ئەگەر ئەو کشانەوانە بەبێ بەرنامە کرابن ئایا کەس لەسەری دادگای دەکرێت؟ ئەمە بابەتی ئەم بەرنامەی هەلە واشنتنە و من حیدەرکەریم پێکەوە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ لە بەشی کوردی ئەمریکا بەڕێوەی دەبین و ئەم بەڕێزانش میێوانی بەرنامەکە دەبن. ئەیدۆ بابەشێخ ڕاوێژکاری سەرۆکی پێشووی عێراق و ئەندامی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستان، عسمەت ڕەجەب بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە مووسڵ، ئەلبەتە ئێستاش دەرهێنەری بەرنامە ئاگاداری کردینەوە کە ڤیان دەخیل ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستانیش ئەویش توانیمانە وەری بگرن، ئەویش ئامادەیە. هەروەها کۆچەر عەلی منتگ ڕۆژنامەوان و کادری پێشکەوتوی بزوتنەوەی ئیسلامی کوردستان، هەروەها کاک هەڤاڵ خەڵەف دانیشتوویەکی ئێزیدی ئەمریکا ئێستا خۆی لە ئستودیۆ لەگەڵمان ئامادەیە و هەروەها پەیامنێرانیش ئەمیر گۆران لە مووسڵ و سەلام باڵای لە دۆکەوە بەشداریمان دەکەن. وەک خۆشتان دەزانن سەرۆکی ئەمریکا بەراک ئۆباما دوێنێ شەو ڕایگەیاند کەوا مۆڵەتی بەهێزی ئەسمانی ئەمریکا داوە هێرش بکەنە سەر چەکدارانی داعش بۆ پاراستنی خەڵکی شنگال و هەروەها ئەگەر هات و هەرەشە بۆ سەر شاری هەولێری پایتەخت دروست بوو. ئازان ئێوەش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنە ڕاو بۆچوونی خۆتان دەربڕن و پرسیار ئاراستەی میوانەکان بکەن. ئەلبەتە میوانەکان زۆرن، هەرناوە و چەند کەسێکیان وەرەگرین. ئەمە ژمارە تەلەفۆنەکەیە 1202 619 ببورن 3062 دووبارەی دەکەمەوە 001 202 619 ئەتوان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنیش ئەو ژمارەیە ببینن. ئێستا هەردوو میێوان لە ئامادانە یەکێ لەوانەیە کە وەریان دەگرن لە پێشدا پەرلەمانتەر ڤیان دەخیل ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لە گەڵمانە لە بەغداوە. ڤیان خان ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی هەلە واشنتن. زۆر سپاس، ئەم کاتتان باش و سپاسان دەکەین، بەخێر هاتنی میوانەکانیشتان دەکەین. زۆر سپاس. هەروە کاک ئەیدۆ بابەشێخ ڕاوێژکاری سەرۆکی پێشووی عێراق و ئەندامی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستان، زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. سپاسانەکەم، زۆر سپاس. ئەلبەتە سەرەتا ڤیان خاین دێنە لای تۆ بەر لە هەموو شتێک دەستخۆشی لیەکەین بۆ ئەو کارەی کە لە پەرلەمانی عێراق کردت، هەرچەندە کە دڵی هەمومانت دین کرد، غەمبار کرد بەو کارێ، ئەزانین وەزعەکە زۆر ناخۆش بوو، بەڵام بێگومان ئەم کارێت و کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ڕەوشەکە و هەستێکی خەڵکی جیهانی بە تەواوەتی ڕاکێشا بۆ مەسەلەکە. حەز دەکەین بۆچوونی خۆت دەربڕی بەرامبەر بەوەی کە دوێنێ شەو سەرۆکی ئەمریکا بڕیاری دا کە هێرش بکرێتە سەر داعش بۆەوەی کە با بڵێن خەڵکی یەزیدی و لایەنەکانی تری و هەروەها هەرێمی کوردستان بپارێزێ لەم کارە درندانەی کە دەیکەن بەسەر ئەم خەڵکەیە. هەستی چییە بەرامبەر بەمە؟ بله زۆر سپاس بەڕێز. طبعا ئەو شتێک کە کرا لە پەرلەمانی عێراق ئەوە
واجبة شي إنساني بو أم تصور دكم هر كسك بالزي من با أو هاي دكر وزياد سريش وأما همو ما نستا مقصرين لبردم أو خلقي كدمريتن ببي أو ببي خواردن ولبتي داعش بلام أم أو شيء ككرادوني للايان سروك أوباما ولا مجلسي أمن يعني وصلا مشتكي باشا حتى حدك بلام أما هر دقتها لسرما وحسابها لسرما خلق من دمريتن لو اندري من ضال دمريتن أو ربياني فاضة من ضال مردينا خنكاينة لبي آوي لبي خواردن بتصوري من أمدبين ضغطة شي هشتا قورة بكين ضغطة شي لسر ميديا بكين لسر إعلام بكين لسخل شي خومان أو خلقك أو لا ينقري مشن اشتكي زور بزوترين كاد بكريتن لو خلقانا لو محنيان دربكن ونقليان كان لتشا كان شنقال بود جهة تشي يعني باشترو آمنتر بلا فيان خان هر لا خود مينيما باسي اود كد باسي مقصريت كد بر تن داولي بدن لك دخيله كان بامن او بريسير بكم دواء او يشتي تشي اتواني بريسير لي بكاتن باسي اود كد مقصري خود زاني ك لشكري عراق لدي مانجي شش رايك دوكشايا وخلقة شي زور رخناها اللي قرت كأمر لشكري شي هلوا شاوية لشكري راكردوي ماليشيا بلام يعني أمد لكردستان عراقي دوباره بوا أي بو أواني كران كد بابلين بيش مرقا قوايا وكو خوش أبيني وأقداري شي شريان نكرد خلقيان بديش هندي برسياريان ليكرا أعود فرماني سروة إما أمجتمع كدوا تو وكو كسا شي قانوني بيدوا أبي لسر أما سلي أواني برسياريان لما سلي كبيش مرقا كشاوة ودبي داد قاي بكرين بوتوني توتسي لسر أما وكو كسا شي قانوني بله اما دبي هندك شيء هي ضروري او هندك ضروري تر هي اما لو وضعت شيء زور حساس وزور الوزين خلق من دمري لبرسان ولا لبيشويني اما تركيز لو جانب دكن لو جانبي انساني وافضل او جانب انساني اشكا زور ترنجي راكيشا لهمو خلقك لهمو دولتك كان دمانوي او خلقاني كمان وانقاذ كين او افرتاني كا استعبر بس دستي داعشين انقاذ كين اولا لا يكيدي باش ان شاء الله او شتا كخلاص بيتن اما دعوة لا سلوكاتي هريمي كردستان دكين كأو كظاني شيبر فرسبو لسر او كارثاتي كالشنقال او جينوسايتي لسر ازديكرا دبي محاسبة بكرين سن ظاني شيبر فرسبو آية راستا كأوهاتية إعاساتية فيش مرقى بكشيتا ولا بوسكشا ولا بوسك ندرة أو موضوع شيء استأمنا ما نبي داخل مواضيع قانوني بكين سمسا مسألة كلا وجورت مسألة متعلقة بجياني خلق. بالي فيان خان مادام تبعسين ذكركو أو يا شوي قدامي معاكو بسيار السربي تكرين مدفيان بسيار هندش تبكين مادام وصايا بورز قال كرنا في خلكي كنا ها ده شيء شنقال دامانا وتو أم تبري ما تبتش محمد زان التونسي زاني كا تشي دبتن البغداد ناف جهات سياسي دا تشي دبتن وتشي هيا ونشي كان جبو زو أو كارساتا بدماهي بيتن. براسي حتى أما يعني واضح بين لبو وبو خلكيما هريما كردستان اللايخو الشغلي وهاريكارا وبنفس الوقت حكومة بغداد يجي هاريكارا يعني أزبخو الجل مكتبة سروكي وزيران آخرين أزبخو أمشينا مقابلة سروكي كومار استعدادك جلك مظن وإعازك داينها مو قواتي صوب همي قوتك تربي موضوعي بالشغل أمل قال فريق أنور ونشتينا كقائد قوة جوية القال قائد هو قوات مشترك الناس هريما كردستان وحكومة بغداد همي استعدادك قالك باشن أبرو جاران درانين بو قواسني تشك إيش بغداد بو أو خلفي ما الشنقالي حتى دفاع الخوب كان يعني الهمو أطرافه قالكي تهاري كارن أبس لايك إيش لا دي الجلسة فرنسا أمريكي فرنسية ياباني
يا ألماني يونامي القل هميا متعاطفن وهمي شغل خود كان قلكي باش راسا حتى انه كما تشتكي وسا يمظن نديتيا بس اوجي همي هولي خودن كا يارمتي افخل كي بالي فيان خان قالك سباس بدي ام خدا حافظ تبكين تبحثي هندي كركون دقال هيزن عثمانيين عراقي وبيونديها وبوجبو كاري بكن او كهلبتا ايريش هادي كانوا اريشنوانجي كاري هري جرينغ نهال دجي داعش بكرن لي بري دمكي كل بلكي بري نيف ساعات ازقل هفال اخفي وان او يلكو لشنغالنا بحث هندي كنكو او فروكا دماتين الارمان جندن ارماجن خو ناغرن بو اگه داري اگر تدسيتو يعني تشيال قالوا باخفي فيتي بيني بجهني وانا زقلك سباس تدكم قالك سباس ممنون ان شاء الله زور سپاس ڤیان خان ئێستا ئەچینە لای کاگعیدۆ بابەشێخ کاگعیدۆ ئەلبەتە زۆر سپاس دەکەین تۆمان لە بیر نەکردووە بەڵام وەکو باسمان کرد خەڵکەکی ینی میوانێکی زۆرمان هەیە حەز دەکەین هەستی تۆش بەر لەوەی هەستی خۆت بەرامبەر بە و ڕووداوە بڵێ دوا زانیاریت لەسەر ئەو خەڵکەی کە لە چیا شنگال گیریان خواردووە چێ هیچ زانیارێکت هەیە سەبارەت بۆ ئەگەر پێمان ڕابگەیت تکایە والله زانياري من لدوينه وعندك بيشوتون هيا دوينه اوي بيم بمن زعما چونك من تلفوني برادراني كردواني للشاخن دوينه طياره لعندك كاروانكي داعشان دابو وابزان زيانكي باشش اللي كوتوا وهر دوينه طيارك عندك شتو كلو بلوانا بردبون بو شاخ ولقرانوا نسيقي بنجاويك نفريان هنا ابو واما لسر خطين لجيقاي تريش اوي من بزانم عندك ديسا عندك يعني مالبات ديسا بردمون ركايك او كدني للشاخ اوش بين صدقشتي وبلما وكو بيان خانش قوتي براسي كارسات هر بردوامه وخلقك هشت الويدري مايا وخلق اجبر ساد مرين وقالك جن بدو كل جبر زاروك وان عملي خدي كرينا و قالك بيرامير مردينا ويعني روشة كبرت على سات وبرنا خوشية بالي بريزو دي بابا الشيخ دخيل القلتيا روج باش اتزانم ونهال بروكسلن احمد دكاريش بو خو بيشاندانا ديكن لألمانيا خو بيشاندارين مازون وكرنا نهاجي البروكسلن مسألة بشتواني جبو خلقي شنغالي بتاع بلجي بشتيفيري شادع شوفي كارستا مازن بالسريوان هاتي ديارة قالك وصا شروفات كنكو مسألة سياسية بترجكو مسألة لشكري بدنا نعطى چندي تدقال في باورية يعني بتني مسألة لشكري يعني جي جورين سياسي لبيتين البيتين يعني جبر جورين سياسي بو أول شو تيجي بتن يعني والله تشتي بوي أذكر بيجم يعني هم سياسية بس تزاني النها الفيتشاخي هم تشتبه سياستها يعني أجر وكو في خاش قوتي أجر أو فرمانده أو بالبرستويدري هي بت خمساري كرين أجر نين بالبستيار كرين بيشتي بمثله معناه تشتكي الفيش بردهين بلا شيخ عيدو أو كارثات بالي أم بحثي سر عاصنا تويتك هون تزانين هال الولاد شيخ والقوش وحتى احتمال خلق هو كان يعني ترسيتو برو اي بدشت يعني دل راوكيا كوتشيا كو برادر بيشت جيش بربيك روشك راسي او يعني هم مسألة يعني كمسألة سياسية يعني ليس كسياسي بترتدى بشكل كارثاتها بس يا قرنق بما هو او روشة إنسانية يا خلق مالويدري تشي او خلق السرشاخة وان اشبر سافتين ادمرين وتشي او خشكو كتشد ميل دستي داعش دا الوي وحش نزان دا كو هالروش يان بيجني يان بسلمان دبن يان دكوجن يان البازار دفروشنا خلقي بدري بەڵێ یا شێخ گەل بکرێتن لەسەر خەت بمینێ قسە لەگەڵ ئاکەینەوە جارەی نیمەکە تۆ میوانی هەمیشەمانە بێ ئەو بەرنامەیە بەڵام ئێرە ئێستا لە استودیۆمان لێرە کاک هەڤاڵ خەڵەف کە دانیشتوویەکی یەزیدی ئەمریکایە و دوێنێکە لە خۆپیشاندانێکی بەردەم کۆشتی سپی بەشداری کرد و ئێستا لە استودیۆکە لەگەڵ ئێمە ئامادەیە بەڵێ کاک هەڤاڵ تۆ وەکو باسم کرد دوێنێ لەم خۆپیشاندان
ماندانەی بەردەم کۆشی سپی بەشداریتان کرد ئەلبەتە خەڵکی تریش پێشتریش لێرە هەوڵیان داوە لەگەڵ کۆشی سپی و لەگەڵ لایەنەکانی تری ئەمریکایی بۆی کارێ بکەن و هەروەها ئەو دیمەنە دڵتەزێنانی کە بینرا لەسەر تەلەڤیزیۆنەکان بووە مای ئەوەی کە ئەوە سەرۆکی ئەمریکا ئەم هەڵوێستە وەربگرێتن ئەلبەتە ئێوە داواکاریتان هەبوو ئەوەی کە ئێستا ڕاگەیاندرا لەلایەن سەرۆکی ئەمریکا و ئەم ڕۆژ وەکو خۆش ئاگاداری چەند کاتژمێرێک پێش ئێستا هێزەکانی ئاسمانی ئەمریکا هێرشیان کرد سەر چەند بنکەیەکی یا شوێنێکی داعش و گورزی کوشندیان لێداون هەستی چییە بەرامبەر بەمە؟ بەڕاستی ینی بەڕاستی بۆمە ینی پشکلێکی ئەم دوینی ئەو زانی سعات 12 نیورۆ بەڵێ وەکو ئەماژەم پێ کرد باسم کرد ئەمە کردیە بەس بەڕاستی ینی هەستم ینی مەسەلەکەی لازم بە لەز بە زووترین وەخت ینی ئێستا ینی ئەم ئەڵێن مەسلەی شنگال هێش تەواو نەبووە ینی مەسلەی شنگال حتا کاتی بێژین تەواو بوو ئێستا مەسەلەن داعش دەرچیان خەڵکەکە پارێزن خەتوەی دیتر چییە ینی مەسلەی شنگال بۆمە ئێستا تەواو نەبووە حتا ینی بێژین تەواو بش ئێستا کە مەسلەی وەقتیە مەسەلە بە کۆتایی نەهاتیە بڵێ چەنگ و خەڵکەکەت ینی حەت ینی هەتا ئێستا مەترسینەکە گەورەیە حتا کاتی تەواو بوو ینی بەگەڕیانی خەڵک کو دەبێت لە ئەو منتەقەیانە بەڵێ کاک عیدۆ بابە شێخ ئەوە جۆر لە قسەی کاک هەڤاڵ بوو باسی کرد بۆچنی تۆ هەنگاوی داهاتوو چییە بۆەوەی کە بتوانن لەوە دووە هەر ئەم مەسەلەی داعش نەبێ ینی ئەو کەمینە ئاینیەکان بە تایبەتی یەزیدیەکان لە هەرێمی کوردستان و ئەوانەی کە لە بەشی عێراقیشن بە تەواوەتی بپارێزرێن لە مەسەلەی دژایەتی ئاینی و شتیوانی هەنگاوی داهاتوو چی بکرێ باشە بۆیان برای من هنگاوی داویتر دوشته یک ابي او داعش للعراق او يعني شو داعش خطر دي لسر ازديان راس لسر ازديان شو ازديان دبي مسلمان يا بكشرين بلا ما انا لسر مسيحيان شو يعني عند كشرين عند جزيره دنيا عندي مسلمان دبن لسر شيعه هذه دكشرين لبل او داعش دشي بشريته يعني ثبت اوروبا لسر اوروبا خطرها لبل بري من بيش هم وحقت هم يعني يكرز بن يك بقرين من بيش شوتم حكومتي امريكا حكومتي يعني حكومتي العراق حكومتي هريم هردو بيكا وهمو ناكو كي كان يخوي بدنا لايك وهمو بيكا ودشي او داعش ايش بكن اول هيك دوام ابين لناهيي وكوالين پروردبه خلقك پروردبه كان كاك او كما انا ازدي بد مسيحي بد سابئه بد او انا خلقي يرسني عراق ببي ازدي ببي كريستيان ببي سابئه عراق كي لا تواود بد لبر ابي خلق هم الدفاع له بكا كم يك استنجا كيدريش ما وكو بلادرش وتي هلا لا خلق واش عندك خلق هي من رزم هي ابو هم اين كان بلام خلقي هي خلقي دبري خونا خلقي كردستان خلقي عراق اگر داعش وشتجوري او انا بيش داعش تعدل الجيراني خوي كان يعني عندك جرا موزاي خوي كيزديه او مشكله لنا يسام ابي عراق ابي حكومتي هرم حكومتي العراق ديسها وكاريب كان بوغرانوي او خلقه بوجي اخوان وخدمتي بكن ويعني هول بدن كوجيان عندي اسلوك او خلقنا بس جان روشتي عندك يعني حتى هيش ماله شتو حاله نمايا هم حتى خلقي الشيخان وخلقي حمدانيه وباشيقه حتى نسيك زاخو انا القوشو تلكيف انا او هم او خلق استال درب الاون يعني لا شاخن عندك لدشتن عندك لمالان عندك حتى سنوريش درباسكري عندك جال بداخل وخلق عراقش شروشتنا طالانيا كدوها خاصه عندك عشايري على وكوجي انا يعني ماني يزدكان طالانيا كدوها او خلقه هندي كان جانيان شويه هم حياتي شويه هم مال ومزل وشتيان بالك الشيخ عيدو اگر دستور بتنام پیشهاتین داوی جه پیامنی دنگی امریکا الموصل کاک امیر گوران بزانین کانی چی دبنها جبو ام پتر بکاربین روشی تیب گهینو بزانین چای ام دیگل ما امیر گوران پیامنی دنگی امریکا امیر پیشهات چینه بله خلص تشتینو چی ارجمتا سلاغو تو كحزب من وانا برزة كان زيارة أجر الثلاثي ميداني
قسە بکەین لێستایە کە لەگەڵ ڕێوە دەکەم لە چەند شوێنێک ئەگەر ناویان بێنم دەگوێر و مەخمور و دواتە لە نزیک مەخمور لە نزیک باشووری مەخمور و لە بەنداوی مووسڵ فڕۆکەجنگەکانی ئەمریکا لەلایەک و سوپایڕاتی لەلایەکی تریشەوە بۆردمانی چەمپێگە و مۆبلەکانی چەکدارانی داعش دەکەن و شەڕۆپێکدادان بەردەوام بە تایبەتی لە مەخمور و لە نزیک بە دیاریکراوی لە نزیک کەمپی مەخمور و کەمپی ئاوارەکانی فەکەکە لەوێ چەکدارانی داعش هەوڵیاندا ئەو کامپەش کۆنترۆل بکەن بەڵام لەلایەن چەکدارانی کەمپەوە واتە چەکدارانی گەریلاکانی پەکەکە بەرپەرزرانەوە و ئەو لە دوو شوێنە هێرشەکانیان شکێندرا دیارە لە مەخمور شەڕەکە بە دژواری بەرەوە دەچێت لە نێوان گەریلاکانی چەکدارانی داعش لە نزیک خازر واتە لە نێوان هەولێر و مووسڵ لەکە دەکاتە ڕۆژهەڵاتی مووسڵ شەڕ بەردەوام و هێزێکی ئەمنی کوردی بە چەکی قورسەوە لە ئێستادا لەوێ جێگیر کراوە تاوەکو پێشڕەوی بکەن بە وتەی پێشمەرگە بەڵام کە هێزێکی تر کە بۆ یەکەم جارە ئاماژەی پێدەکرێت کەسان ئەوێش هێزیەکی چەکداری سەر بە پژاکەوە چەپارتی ژیانی ئازادی کوردستانی ئێران لە ئێستادا لەوێن بە وتەی بەرپرسانیان کەەوە ئەوان دانەوێتن هاوشانی هێزەکانی پێشمەرگە لەوێ شەڕ بکەن لە نزیک زمار و ڕەبیعات بە هەمان شێوە و لە چەند گوندێکی دەوروبەریشان شەڕ بەردەوامە لە ئێستا شنگال و زمار و تلکێت و بەنداوی مووسڵ و بەحسیقە و حەمدانی و گوێر و بەشێکی مەخموریش ئەمانە وەکو خۆتان دەزانی گۆڕانکاری ڕووی نەداوە واتە ناوم بردن هەمووی دەدەست چەکدارانی داعش و یاخود لەژێر کۆنترۆلی ئەوانە. بەڵێ کاک ئەمیر لەگەڵمان بانی دێنێ وڵات زیاتر باسی ڕەوشەکەمان بۆ بکەی بەڵام ماوەیەکە کاک کۆچەر عەلیمەنتێک ڕۆژنامەوان و کادیری پێشکەوتوی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە پەیوەندیدا ئەویش لەگەڵمانە میوانی بەرنمەیە کاکۆچەر زۆر سپاس دەکەین بۆ بەشداری لەم بەرنمەیە کاکۆچەر تۆ وەکو خۆت وەکو ڕۆژنامەوانێک و ئەلبەتە وەکو کەسێکی سەر بە بزوتنەوەی ئیسلامی ئەو ڕەوشەی کە بەسەر با بڵێن بە تایبەتی بەسەر برایەزیدیەکاندا هاتووە تۆ وەکو ئیسلامیەک هەستت چیە بەرامبەر بەوەی و هەروە ئەوەی کە با بڵێن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە دەست بە هێرشی ئاسمانی بکەن دژی بنکەکانی داعش بۆ ڕێگاگرتن و بۆ پاشەکشیان و بۆ لەناوبردیان لەو ناوچانە. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ دەرفەتان. دیارە وەک ڕۆژنامەنووسێک لە سنووری شنگال و شاری ئاوخانکێ و هەروەها لە سنوورەکانی مەخمور گوێر و ئەمانە زانیارێکی باشمان لەبارەی شەڕەکانی داعش و هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەیە. ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئێستادا ئەمانە لەگانەی بۆ بکەین ئەوەیە کە خەڵکی کوردستان هیواخواز بوو کە هێزەکانی ئەمریکا زووتر ئەو دەستەشخەریە بکەن و هێرش بکەنە سەر چەکدارانی داعش. دیارە ئەمە لە دوێنەوە دەستی پێکردو بەتایبەت ئەمڕۆ کە فڕۆکانی ئەمریکا لە مەخمور و گوێر و هەروەها لە بەشێکی بەنداوی مووسڵیش هێرشیان کرد سەر مۆزدە و شوێنەکانی چەکدارانی داعش و لەو نێوەندەدا کۆمەڵێک کوژرا و بریندار و هەروەها خەسارەی گەورە هەیە لەلایەن هێزەکانی داعشەوە. ئەمە خۆی لە خۆیدا لە کاتێکدایە کە ئەمڕۆ بۆ یەکەمین جاریش چەکدارانی پەکەکە لەسەر چای قەرەسووخەوە کە دەکرێتە بەرامبەر شارۆچکەی مەخمور هێرشیان کردوتە سەر چەکدارانی داعش و هەشت چەکداری داعش کە بە کوژداوی جێماون لەلایەن چەکدارانی ئێستا لەبەردەستی چەکدارانی پەکەدایە. من وەکو کادیرێکی زوتنەوەی ئیسلامی لە کوردستان کە لە هەمان کاتدا کاری ڕۆژنامەنووسیش دەکەم ڕایم وایە کە داعش سڕی بەسەر ئیسلامەوە نییە و ئەوەی داعش دەیکات نەخوێندنەوەیە بۆ هەموو پێکاتەکانی عێراق و لە کوردستانیش یەزیدی بێ مەسیحی بێ و مسلمانانی بابن عێراق و کوردستانیش بێت چونکە ئێمە دیارە وەکو کادیرێکی ئیسلامی دەمانێت لێرەدا ئاماژە بە هەندێک بنەمای شەرعی بکەین کە ئەوەیە هیچ سوپایەکی ئیسلامی ئەگەر ڕاستەقی نەبێ خەڵکی بێتاوان و خەڵکی دوور لە هیچ با بڵێن
کارێکی ژێرە شێوێنی کە لە کاتێکدا لەسەر خاک و شوێن و گوند و شاری خۆی نیشتەجێە لەلایەن سوپایەکی ڕاستەقینەی ئیسلامەوە نابێ هێرشی بکرێتە سەرەوە، نابێ ئەو خێسە دەربەدەر بکرێ و نابێ منداڵەکانی بکوژدێ و هەروە نابێ ژنەکانی بفرێندرێت. لە کاتێکدا هەر لە نێو دەوڵەت و خلافەتی ئیسلامیدا خەڵکی ئێزیدی و مەسیحی و جوولەکە ژیانی زۆر زۆر پارێزراوە. ئەمڕۆ خۆشبەختانە مامۆستایانی ئاینی لە مینبەری مزگەوتەکانەوە بەڕاستی بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو کارانەیان کرد کە هەندێک گروپ بە ناوی جیهاد و بە ناوی جیهادی ئیسلامیەوە لە کوردستان دەیکەن. من ئەمەی وەکو دەستخۆشیێک ئاماژە بە ناوی مامۆستایەکی ئاینی بکەم کە زۆر بە بوێرانە گوتی ئەوەی داعش دەیکات هیچێک لە خاڵەکانی ئیسلامی جێگە نابێتەوە کە مامۆستا ئیسماعیل پێشنێژ و تاقوێنی مزگەوتی سێبەردانە لە شاری هەولێر. بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە و هەروەها بەرپرسێکی تری ئیسلامی بە ناوی موشی گەڵاڵی کە ئێستا خاوەنێکی سەنتەرە لێستادا ڕایگەیاندووە کە ئەگەر حکوومەت ڕێگەی پێ بدا و مۆڵەتی پێ بدرێ هێزێکی چەکداری دروست ئەکاتن و ڕوبەڕووی هێزەکانی داعش دەبێتەوە. بەڵام ئەوەی کە خۆشبەختانە دەمێ باسی کەم بەڕاستی جێگای دەستخۆشیە کە ئێستا هەردەکەین فڕۆکەکانی ئەمریکا بەچڕی ئەو شوێنانەی داعش بردمان دەکەن کە ئەمە بەڕاستی ئەتوان بڵێم فراحیەکی بۆ خەڵکی کوردستان هێناوەتەوە بە تایبەت لە منتیقەی گوێر و مەخمور کە هەر هەموو گوندەکان باڵێن چۆلی کردووە و ئێستا من یەکێکم لەوانەیە کە قسە دەکەم خزم و کەسەکانی من ئێستا لە گوندەکە بیانەکەی سەردانیا کرد ئێستا گەڕاونەتەوە کە ناوچەکە تەنها خەڵک لە ترسان ڕای کردووە ئەجنبی زۆر زۆر مسەیتەرە و شەڕێکی باش دەکات. بەڵێ کاکۆچەر ببوورە ئاماژە بە خاڵێ بکەم کە بە هاوڵاتیانی ئێزیدی لە ناوچەکانی شنگال و بۆ نمونە لە ئەو ناوچانی کە خۆیان لیدا نیشتەجێن ئەمە کارێکە دوور لە ڕەوشتی مرۆڤایەتی و ئەمە کارێکە لە دەقە ئیرهادیەکان ئەوانەی کە ئەوان بخوان ئاماژەی پێ دەکەن جێگا دەبێتەوە. ئەجینا من چەندین ساڵەوەکو گەنجێکی موسڵمان لە کوردستان ممارەسەی دینداری خۆم دەکەم نەمبیستووە یەک هاوڵاتی ئێزیدی ناخۆشەی لەگەڵ کەسێکی موسڵمان هەبوو بێ. ئەنی نازانم ئەوەی دەوڵەتی بەناو دەوڵەتی بەناو خەلافە و واروەها ئیسلامی دەیکات لە مووسڵ و لە عێراق و لە سووریاش ئەمە لە غەیری کاری وەحشی گەریانە و دڕندەی لە هیچ با بڵێن چوارتەوەیش تر جێگای نابێتەوە و ئەمانە خوێندنەوە بۆ هیچ دیالۆجێک ناکەن و خوێندنەوە بۆ هیچ مرۆڤێک ناکەن. کاکۆچەر ببوورە دیارە جۆ لە منە بۆ هەوڵ دەقسە لەگەڵا بکەم ئەگەر بکرێ بە کورتی بەرەوەی بچمە لای هاوکارم کە دەخیل و هەروە کاک هەڤاڵ لێرە تۆ گوێ لێ بوو هەموو لایەنەکان پێشمەرگەیان ئامادەیە بچین شەڕی داعش بکەن. من البته من لەوانەیە ئەوە هەبێتم بەڵام من ئاگادار نیمە ئێوە وەکو یا بزوتنەوەی ئیسلامی یا لایەنەکانی دیکە ئیسلامی ئامادەن پێشمەرگە بنێرن شەڕی داعش بکەن بۆ پاراستنی یەزیدیەکان. دیارە ئێمە لە مانجی 6 کە هەستکرا باڵێن سەردارانی داعش دێنە ناو عێراق و لە دوو مانجی ڕابردوش کە مووسڵیان داگیر کردووە ئێمە نامەیەکمان ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کرد وەکو دەستگای پێشمەرگە دێرینەکانی بزوتنەوەی ئیسلامی گوتمان ئامادەیمان تدایە سوپایەک دروست بکەین و شانبەشانی پێشمەرگەکانی کوردستان هێرش بکەین لەسەر ئەو شوێنانەی کە مەترسیان هەیە بۆ سەرهەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە لە دوو مانجی ڕابردوو دوای چاوەڕوانێکی یەکدار زۆر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەڵامی بزوتنەوەی ئیسلامی نەدرایەوە کە ئێستا ئەم کتابەی ئێستا ئێمە ئاراستەی وەزارەتی پێشمەرگە و سەرۆکاتی هەرێمی کوردستانمان کردەوە وەکو ئەرشیڤ لای خۆمان هەڵمان گرتووە. بەڵام دوێنێ لەلایەن وەزارەتی پێشمەرگە و پەیوەندی بە بەرپرسانی بزوتنەوەی ئیسلامی کراوە کە ئەگەر ئێوەش باڵێن بتوانن لە بەشێک لە خاچی کوردستان لە سەنگەرێک هاوکاریمان خۆشبەختانە لە دوێنێەوە تا ئەمڕۆژ زیاتر لە 1100 بابلێن پێشمەرگەی دێرینی بزوتنەوەی ئیسلامی ناوی خۆیان لە بارەگەکانی بزوتنەوەی ئیسلامی نووسیوە بۆ ئەوەی لە هەر کاتێکا لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە یان سەربازیەکانی پێشمەرگەی کوردستانەوە و ئەمریان پێ بکرێت ئەوان لە ئامادە باشیدان. زۆر سپاس کاکۆچەر عەلی منتقیش ئامادەن و ئامادەی خۆیان دەربردووە. نازانم زۆرێک ڕاپۆرت هەبوو لە دەستگاکانی ڕاگەیاندنی کوردستانەوە کە بەرپرسانی حزب ئیسلامیەکان و بزوتنەوەی بەڵێ کاکۆچەر ئامادەیان
تێدا هەیە. کاکۆچەر علی منتەگە ڕۆژنامەوان و کادری پێشکەوتی و بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس دەکەین ببوورە میوانمان زۆرە داوای لێ بردنەکەن حەز دەکەین زیاتر لەگەڵ تابین بەڵام زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەجیانە زۆر سپاس. کاک دەخیل وە بزانم هەوڵدرا لەگەڵ ئەسمەت ڕەجەبە بکرێتن بەڵام تا ئێستا وەرنەگیراوە مخابنەدارنوەرگش بۆ بزانکانێت جەمووی بۆکو پێشمەرگال و چ دەبێت چێ نابە مادەمۆ ساوای ئەگەر گەل کاکاڤال بەحسی هەندی بکەینکانی دێ بەرنامەی داهاتین کومیونیتیا ئیزدیان یانژی جالیە ئیزدیان و کوردان لێرە لە ئەمریکا وی چی بەدن ئەگەر بەحسی بکەین بڕاستی ینی وەکم پێش نیشاندا ینی ئەم ڕۆژە ئەوول وەختێ ئەف مەسەلا شنگار دەست پێکری مە لە باجێرە هیوستن تەکساس مە خۆپیشانداندان بەڕاستی ئەتێنشن ئەو ینی تەرکیز گەلێک لەسەر نەبوو بۆ چەنگ و ینی مەسەلەکەمە بەلەز کرد دوای مەهار دیسا تەرتیب کرد و بینە هێرە واشنگتن تەرتیبکەین خۆپیشاندانێک ئەوە دوی پەیدا بووی ئەو زۆربەی خەڵکێمە ئێزدیا لە باجێرە لینکۆلن نەبراسکە هات بوو هەر هۆسا هیوستن تەکساس هات بوو ئۆستن هات بوو خەڵکی ڤرجینیا یارمەتی کرد بوو خەڵکی واشنگتن ینی دۆربەی تقریبان 200 کەسان حاضر بووین لە بەرامبەری کۆچکی سپی بۆ ئەف مەسەلەی شنگار بەڕاستی ینی داوای خەڵکەکەش ینی دوهێنێ بۆ خۆپیشاندا ئەوە کو ئەمریکا تەدەخلی ینی زووترین وەخت بکات بۆ مەسەلەی کاری ئینسانی چەنگ و مەسەلەی شنگار ینی مەزانی گەلک مەشاکل چێ و گەلک تەقسیری هاتە چێکردن گەلک جیهات بەس دوێنێ لە خۆپیشاندانە تەرکیزمان لەسەر مەسەلەی ئینسانیە بوو ئەو کەسانی هەتا ئێستا لە چیا و لە منتەقەدا کو ئەمریکا بقارت کارێکی ئینسانی بکات وان کەسان خلاص بکات داعش و یارمەتی یان بکەن ینی و ڕێگایەک بکەن و ئەو خەڵکە بقارت خلاص بشۆن تەقە بەێ و باوەڕکەم سباهی پلان هەیەژ بۆ خۆپیشاندانەکە مەزنتر بەرکوچ کاسپی بەێ هەروەسا ینی سبەی ڕۆژی شەمبوش وابزانم سەیدا دەخیل و جەماعەت تەرتیبکەینەوە ئەو تشتێک هەیە و جەماعەتیمە ئێزدیەت لێرە گەلک بۆ سبەی هەیە تەرتیب هەردیسا خۆپیشان دەکە دیە مەزن هەیە هەواڵ بەرەوەی بچمە لە کاگعیدەوە پرسیارچکە لە یەکەم حەز دەکەم ئەوەی کە ئەبێنرا ئەوەی خۆپیشاندانەکەی دوێنێ بەردەم کۆشی سپی زیاتر ئێزیدەکان بوون بەڵام ئەوەی کە گوایە کە بەهانیەکەی هەموو لایەکی تایە و بریارشە لە تۆرۆنتۆش هەموو کوردەکان هەموو بەشەکانی کوردستان بەشداری بکەن بۆ خۆت هەست جۆ لێ ئاگا لێە هەموو لایەک هەتا پێشبەرەکانی هەموو لایەک ئامادەن بچن هاریکاری بکەن لە پێنا ئەوەی کە ئەو یێزیدانەی کە لە چیای شنگال جیریان خواردووە یا لەو وەزع ناخۆشن بتوان تا کەمێک وەزعیان ئەو ناخۆشیان سوب بکەنەوە تۆ چی ئەڵێ هەزت چییە بەرامبرەوە بۆ وا بۆی دوێنێ بەڕاستی بۆ مەسلەی خۆپیشاندەی دوای ینی دوینێ چێبووی ئەو بەڕاستی مەسلەکەی بە زۆر حەز دەکرد تشتێکی ینی زووترین وەخت چێبێت ینی بۆ مەسلە ینی گەلک جیاتمە ئەتیساڵ پێ نەکرد بوو بەس هەردووە جەماعەتە گەلک جەماعەت پێدەزانی مەثامە خۆپیشاندانە هەیە ینی دوای متصال پێکردی ینی مگوتی مەسلێکی هۆ هەیە ینی ئەوانە هەکە حەز دەکەن مەثلا حتا خاستن جەماعەتی دەبێژن دالاس لە تێکساس ینی ئەو کورد زۆربەی لێ ینی وا بزان بە هەزاران لێە ینی مەتصالن فێکری ئەوانە پلانت چییە ینی بۆ خۆپیشاندانە بە هەر تشتێک هەیە بەڕاستی تشتێکی جددی من نەدی لەکەنوانەوانە و مەسلەی شنگار ئەزانن مەسلەکی ئینسانی بوو ینی هەر دقیقەک بۆمە گەلک بوو ینی بۆمە ناحیە ئینسانی بۆ ناحیە ئەف خەڵکی ئەف زارۆکت مرن لە چیە ئەف ینی کاریتەکە ئینسانی و بەڕاستی هەموو شێوەیەک vêca ئەو کەسە ینیمە وەخت ئەو کاتێمە خۆپیشان دایمە بەڕاستی مەڤیا بە زووترین وەخت تشتێک بکەین و بتوانین دەنگێ ئێزدیا دەنگێ ئینسانیەتیەک و بگەهینە کۆچکاسپی و هەر هۆسا ئومە متحیدە و هەر کەسێکی
یعنی بتوانێت یارمەتی بکەت بۆ ئێزدیا. بچم بەڵام دەمیست لەگەڵ کاک عیدو یەک پرسیار لێ بکەم ئەگەر لەگەڵمان بێ عیدوا بە شێخ دەبێ من بچم شێخ عیدوبەری ئەس بچم ستودیە متخواست پرسیارشتە بکەم ئون خۆپیشانی خۆدا چ داخوازێ دکن ژێ ئیکەتیا ئۆروپی یان ژێ ئۆروپیان بگشتی شيخ عيدو أوروبي ومش همو دوس وكبيش ندوس مروفاتي وهو يو ان كونغري اسلامي كومكار عربي هم زوترين وقت بين هاوارا خلق ما شنغاري وهروها حتى خلق ما الاسبيل الكردستاني هم تنقول خلق شنغاري راس فرن خوشي واندش بس خلق ما ديش نهول الدشتي والدرا والكولانا عندك يعني الزاخوية قال خلق الكولانا النبن شبه هندي هم هي دارين اف جيت برياري هم وبرياري كي بدن زوترين وقت الهوارة ما بين وسباسي بزم افرس بيدز بيجمتوش زاني بريس اوباما بريارك ده وهروها اسباب كم مجلس الامن اليو ان بريارك ده برشوان ديا ازديادا بتشكي فرباشا بس امل همو درا الهمو مشال همو جيا كويرو البروكسل بود وهيل برلين بو بيل هانوفر بو سبل بيلفيلد الهمو باجر وباجروكت اوروبا هم ازدياد بدر هر دم الجادانا ودنجي خوب لندكن يعني ام هي فيت كاين وقت زوترين وقت مثلا ازديا بيت تشارة سركرين شنقولكم بري بيناديش قوتي يعني بدرن ده 11 حتى الاوروبا يحاول تعديل ازديا وكانت يعني دويل هيرفورد شو من تعدل الكابلاكي ازديكي بخوات فروشت والهانوفر شو حاول داوم تعدل ازديا وكان اجبر هندي اف درن ده ترسناكا سرب شريتي حمس المروباتي همويه الدنجي خو ام جايني هم بانا وبريكا راديا وهيشا بريش ام هي فيداري مزوترين دنج اف خلقي بيغنا جبنا خوش دركبت يعني قول هيك كتشكي كتشك بيت فروتنو كرين الشرخ بيستويكي قول هي زاروكي تشيا سري شاخكي بيت بشير ببرد قلها بيلا جني تشيل سري شاخي ببرد قلها جنا البغزاروكي تشيل ببرد يعني أب تاوان دشي إنسانيتين هند زالن يعني جينوسايدا كبرمزنا أنفالا شي تشتي بيج يعني تاوانا كنايتا وكذا راستي بلا كاعدولا قلمانا باي ساعتين دهوك بيامنيرمان كاك سلام بالاي لدهوك ولا قلمانا كاك سلام هم كاتو باش اف دمي باش قالك سپاس كاك سلام تو خود لشوينكەوە نێزیکەی لەو لە ڕوودانی ئەو شتانەوە نێزیکی و ئاگاداری دواترین هەواڵ یا ئەو شتانەی کە لەوێ دواترین ڕوودا و چییە سەبارەت بە وەزعی کە لەوێ هەروەها سەبارەت بەوەی خەڵک لە ناو دووهەکە هەستیان چییە مەترسی ئەویان هەیە وەکو باسەکرێت لە هەندێک شوێنە کەوتونەتە دڵە ڕاوچەی بەوەی کە گوایە دەستگاکانی ڕاگەیاندنە هەر شتێکە گوایە ئەم مەسەلەی داعش وایان کردو هەمویان تووشی نێگرانی کردووە و تووشی دلە ڕاوچێ بوونە ئایا لەوێ دووهەکیش هەمان شێوەیە دەکرێت بۆ مەباسی بکەیت کایە بله یا خویا یکو کارساتا که براسی گلک برسره و ایرو که همی توش بونه بطایبت برای من ازدی کو همی دورین ازدی نشین تا کل لای دهو که جی روش آوای باجر دهو که کو هکو بجن الپشتیای زاوا کو کمالگاه شاریا کمالگاه کامازونه کو همی ازدی نشینن پتریا خلک گنددی ید بوزا و دوغاته و پشتی او هکو بجن داعش پیشروی کرید هندک جهن خدا شلالات سدل وره گلک مترسی بو همی خلقی پیدا بو او گندو او کمالگاه جهات نبردن 10,000 پنابرن ین شنگار الکمالگاه شار یابون آواهی نتمان کری داد هولا و خاندنگه ها و زیده باری کو خانشینت ویج اول ویرجی اول دانشتیت کومالگه جی همیا پیگ و دوهی کومالگه برداشت بر مترسیا
برفرهبونا هێرشا داعش کو بگهنوانجی و دیسان افکار ساتا شنگاری و دور پیدا بول و درجی پیدا بید نوکه گلک شوان برف زاخ و برف همی باجرندی چونه وكر كو هندك خلقك برفره شفيديه جي براويتن دوميز براويتن اوه که وكر جموجولك امازن كتناف خاولاتيان سنتر باجير دهوكجي كو گلك خلق اج باجير در كفتنجي ل کومگادی پتریا وان گنج بون هول دام طرمبيلا كفتنا جاداو و هيتافا دانو درشمت سرکفتنه و دروشمت نراوینه بلند کرنو او یعنی اوه هندک خلق او گر ایرو باشتره شویدی جدی سان آهنگت برفره الباجره دیو که نکنه هر چند از گلوی یکی نبوم چونکه لایکه دی حوالت ما آنکو برایت ما یل چیای شنگارت بینام به آف مترسیه که گلک آمازن داد نمانه دا اوه همی براستی دلمرو ولايه كتاشي تو ولايه دي كو افراوجي بكفيدا في خلقي جالك آلوزي كفتا باجيرا نتنه اكود بيجن جهن ازديشين بلكو كفتا همي باجيرن باريزگاه هادوكي بله كاك سلام تلفون بمتاتن بله فرم بله ببورا ما كمان كما هرچند وكو فيان خان باسي كري سكاتي وي هاولي بدريتن بواني كلا وضعنا خوشن رزقاريان بكري بلام وخوش داغداي لدزغاكاني راغيان لتلفزيونكان لا بيامكان هندي خلق ليان دك لوي كبيش مرقا وخلقي بزيشتو يا كشابنتوا استا مشهر هاي لوي خلق لوي تشي الله بتاعتي لدوكا بله كاك هيدر زور بله زور خلق درگران اجبيكيجي بطيبتي افكاسي هزر دكان افكاسي تفسير دكان بو باشا روجي بو جلك روجندين بارتنگاف يعني جلك غازنده و گليه كامازن فرماندين لشكري بطيبت دورا شنگار هنا دبيجن اگر وان 2 ساعت 3 دم جميراج قريبان شركر با افكاساتا پیدا ندبون و از باورم چه بیت هزین داعشی ریک خرابا داعش تروریستی جی نشان پی شکلی برفره هرشا بکن چون وان دستکرتی سرکفتن دید وقتی سرکفتن هزا شنگاره دیتی الهمی دورندی آنکو همی جبهندی همی رابون هرش کردن اول بود سرکفتن اک بوان براسی جی فره همی داخل کن کو قیادت سیاسی کردی سروک هرمه او فرماندن خمساری کریم و شر نکری و روی و خلق سویل هدا دست وان تیرورستان دا بتوندی بین سزادان بکبنه بردادگه و اجراعات تند گل بین ورگرد کاک سلام علی پیامنر من لدوها زور سپاس دکین سپاس بجید ئێستا چینە هەولێر کاک عومەر فرادی ماوەیەکە لە پەیوانیدا کاک عومەر گەر هەر شتێک هەیە کە فەرموو تێبینێک تێیە پرسیارێک تێ لێ میوانەکان ئەوانەی کە میوانن لێرە ئێستا حالیان ماوەتەوە بێزگەلەوەی کاک هەڤاڵ خەڵەف لە استودیۆ لەگەڵمانە هەروە کاک عیدۆ بابە شێخ ڕاوێژکاری سەرۆکی پێشووی عێراق ئەویش لە پەیوەندیدا لەگەڵ ئێمە لە ئەوروپاوە ئەگەر پرسیارێک تێ فەرموو بێزگەلەوەی کاک ئەمیریش هەر لەسەر خەتە بله باشا من باسی بکورتی باسی روش یوریو کن پس روز زیاد بولگل اورو بتعبتي او جونش وتاركي سرق اوباما ك ناوي اربيلي هنا وكشار وقتي داعش ناقه تاوي اما يعني براستي دنياي شي لا خلق كبيدا كل روشكا يعني روي خلق كش او دبيني هرسن هوليت بشوي شي وات شو لك رابيري خلق هند بروباغندا وابلا بوا بلام او هلوستي او تاريخ سرق اوباما و رولي فروكاني امريكا لبورزمانكرني او شوينانا جوره وليشي كثير يلا برز كردتوا من ذا جيسان لنا وشقامي اولير لنا خلشي بلان سياسي روشن بيدكان او روبات لو ذكرى كغوايا او هلا هوريا ككرا او بروزوخات بوري بو اويا ختي سيوششي صالي نو تيغ بقرتوا غورطاني سياسي هرم وكو زاران دنيا بتواني بشك بالعراق وجزيجي بوز يعني بس نبابو لاي عندش كتير كغوترا ولو ما ويا باسی لێکرا وەخسەی لێکراوە کوسەر بخۆی و نەوت و ئەو زۆرە شتانە ئەوە دەبێ تاسن ڕاستە بۆ ئەوەی کە وەکو خەتی 36 ساڵی 91 ببیستانەوەی کە لە دوای ڕاپەڕینەکەدانرا ئەمە پەیوەندی هەیە بۆ بارودۆخە بۆ تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستانیان نە ئەوە پرسیار ئارەسەی کاک عیدۆ بابە شێخەکەی
بەڵێ والله زۆر سپاس کاک عومەر فەرهادی. کاک عیدۆ بابە شێخ گوێ لە پرسیارەکەی کاک عومەر بوو تکایە فەرموو. بکەیتەوە ئەنە البته ئەم قسە ینی زۆر باسە کرێ ئەو گومانێکی زۆری لای خەڵک دروست کردووە لە سەبارەت بەم شتانی کە ڕوو ئەدەن. ئەوەی لە کوردستان ڕوەدا؟ بەڵێ ئەوەی کە گوایە ئەڵێن ئەوە دەکرێتن ئەمە پلانێکە ئەمە سیناریۆکە بەوەی کورد لەو شوونانە بگەڕێتەوە ئەنی ماوەیەکە داگیریان کردوە گرتویانەتەوە گەڕاندویانەوە سەر با بڵێن ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانی عێراق. وەڵی نازانم من بڕوا ناکەم وابێت تەسم مەسلەکە گەورەتر بێلەوە لەلایەکەوە لەلایەکی تریش من بڕوا دەکەم هەم تەقسیری لە هەندێک فرماندە ئەوانە هەیە هەم هەندێک گەندەلیش هەیە هی بەرپرسانەوەوانە لەبەرەوە پێشمەرگەی خوارێ شەریان نەکردیە ولا ئەو دەبەرانە خۆنە لە ئێستاوە ئەوە مەسەن دەبەری شنگار هەردوو 2003 بەدەستی پێشمەرگە و قایمەقامی شنگار و مدیر ناحیە و هەردوو لە برادرانی پارتیان لە 2003-2004ەوە لە مەسلەی شێخان هەر لە 2003 لە بەردەستێ نام دوایەوە لێ هاتووە ئەو دەبەرانی تری ئەم دوایە احتیمالە گوجە لە ولا و لە خوارێ ئەوە هێشتا هیچی نەبووە یعنی مەسلەکە نازانم احتیمالە وەک هەبێ ینی لەیزێک هەبێ لەیزێکی سیاسی بەڵام تەسەور دەکەم گەورەتر بێ لە مەسلەیەوە ئەوەیە دوام من تەسەور دەکەم ئەگەر ئەو مەسلە ینی ئینشەڵا ئەو نابێ مادەم سەرۆک ئۆباما هاتە سەر خەت و هەندێک ڕێی خراوی دەوڵەتی وانە وەلا من بە حزبەکانی خۆمان دەڵێن یعنی ئەگەر ئێزیدی ڕۆیشتێن ئەگەر کریستیان ڕۆیشتن ئەوانەش دەڕۆن چونکە ئەو داعشە دۆستی کەس نییە ینی حتا دۆستی مسلمانی سنەش نییە ئەو برادرەی بژوردنەوە باسی کرد يعني او داعش نزيكي هيك ديانته وهيك ما في مرور وهيك انسانيتي نيه لبلا اگر شتيك منازم لفيش بردها بلا من بتصوري من دوشدها يك عندك فرماندة خمساري او يعني هي دو هندك جيجاي خاصة او جيجاي استل الشيخان لو دبرانه لبعشيق لو انا احتمال بيش مرقى الشريان نقدر من تصور دكم هندك قندلي بربرسان اشتدا بلا كاعيدو بلا شو قلنا هندك دبري ترشر هي عندك دبر شر هي لا عندك دبر بيش مرقى کاگەیدۆ بەڵێ ببوورە ماوەکەمان زۆر کەماوە ئەو پرسیارە ئاراستەی هەرسێکتان دەکەم کاک هەڤاڵ خەلەف لێرە و هەروە کاک ئەمیر پەیامنێرمان ئەگەر لە سەخەت ما بێ و خۆشت بە کورتی تکە خۆتان ئاگادارن کە ڕۆڵی یەپەگە و پێکەکە لە مەسەلەیە ئەگەر ئەوان نەبانایە ئەوان نهاتانە بەنایهانەی ئەو خەڵکە یەزیدی لە منتقەی شنگال وەزەکە گەلە خراپترە بوو و خراپترە بوو ئەمێ بزانم هەستیەوە بەرامبەر بەمە چی ینی بۆ لایەنەکانی تر دەڵێن ئێمە چەکمان نەبوو شتیوانە بەڵ ئەوە کەچی ئەوانە چەکی ئەوانە گەلێ چووکتر بوو لە پێشدا حەز دەکەم کاک هەڤاڵ سەرنجی خۆیگە بکرێ بە کورتی تەنها دوو دەقەمە ماوەتکە فەرموو بەڕاستی ینی ئەو وەک دەزانن مەسلەی شنگار وەختی دەستپێکی مەگوگ ینی مەسەلە تەقسیریەکە زۆر مەزن چێبوو لە شنگار بوو وەختی ئەو مەسەلە پەیدا بووی و یعنی اتصال خەڵکێکمان لەگەڵ ئەو خەڵکی شنگار لەوێن دەرێ هەبوو وا بزانین وەکی پێدای ینی جەماعەت یەپەک یارمەتی کرد بوو ینی حتا ینی ئیمکانیاتی کێمش دەیە مەثەن بەس ئەو کاتی ئەم پێشمەرگە بێژن ئیمکانیت نییە و مقارنەتەن بە لەگەڵ یەپەک ینی فەرقەکی ینی زۆر فەرق و جودایی هەیە ئەوانە چییە ینی خەڵکێک جێ پرسیارە ئەوە چییە مەسەلە چییە ینی زۆر سپاس کاک ئەمیر تۆ چی ئەڵێیت تکایە بە کورتی کاس ئەگەر ڕۆلی پۆزیسیۆنی پرۆژە خۆی لە بەرامبەر خەڵکی شنگال بەوجود ئەو خەڵکە زۆری ئیجادی دلیل بۆ ئەم ستانەشەوەیە تەنها ئەمڕۆ نزیکەی 20,000 هاوڵاتی خەڵکی شنگالەوەی لە سیاسان ما بوونەوە چونە ناو خاکی سووریا واتە ژێر دەسەڵاتی یەکەگاوە ینی بۆ ئەوەی بڵێن لەوێ زیاتر زەمانەتی گیانیان لەوێدا بۆیە هەر ئەوان بڕیاریان دەستنە ئەوێ لەگەڵ خۆیان و هەروەها لەسەر شاخەکانی چەند ڕۆژێکە چەند گەریلایەکی یەپەگا
بە پێی توانای خۆیان بە پیادە یارمەتی واتە مەسەری خۆراک و ئاو خواردن بۆیان دەگەێنن هەر ئەمڕۆژ هەموو هەوڵەکانیان خست بۆ گەڕبەوەی چەندین یاخود بەیان ئەو خەڵکی کە لە سەر شارستان بوون هێنانە خوارەوە یارمەتیان لەو ڕێگان بۆ خۆشکردن تا و کاتی گەیشتنە شوێنێکی ئارام بۆیە بەڕاستی لەسەر زاری خەڵکەکەوە بۆیە من ناتوانم بڕای بدەم بەڵام لەسەر زاری خەڵکەکەەوە ڕۆڵ و کاریگەریەکانی گەرلەکانی یەکەگە زۆر بە ئیجابی دەناسخێنن. بەڵێ کاک عیدۆگەر بکرێتن 20 سانیت دەمێت تۆ چی ئەڵێ بە کورتیتکایە؟ هاوسۆزی ئێزدیان بەتایبەت لە ئەوروپا و احتیمالە لە وڵاتیش زۆر بووە لەگەڵ برادرانی ئەفەکە تا ئێستا احتیمالە تۆ دەزانێت لە عێراق و لە کوردستانی باشوور ئەوان احتیمالە زۆر نەبوون یعنی شعبیەتیان لە ناوی ئێزدی زۆر نەبوو هی ئەحزابی تر بەڵام ئێستا هاوسۆزی ئێزدی بۆ ئەوان زۆر زیاد بووە و بەعکسەوە احتیمالە سۆزی ئێزدیان بۆ ئەحزابی خۆیان ڕێخستنی خۆیان کە شەهیدیان بۆیان داوە من تەسەوەر دەکەم بەداخۆ بەرەو خوارەوە ڕۆشتە. بەڵێ عیدۆ بابە شێخ ڕاوێژکاری سەرۆکی پێشووی عێراق و ئەندامی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین هەروەها کۆچەر عەلی مەنتیق ڕۆژنامەوان و کادیری پێشکەوتووی بزوتنەوەی ئیسلامی کوردستان سپاس کە ئەویش میوانەکی بەرنامە بوو هەروە لە ستودیۆ لێرەش کاک هەڤاڵ خەڵەف کە دانیشتوویەکی یێزیدی ئەمریکا و بەشداری لە هەڵبژاردنە بەشداری لە خۆپیشاندانەکەی بەردەم کۆچی سپیکرد زۆر سپاس بۆ تۆش و کاک ئەمیر گۆران پەیامنێرمان و بەتایبەتی زۆر سپاس بۆ ڤیان دەخیل ئەندامی پەرلەمانی عێراق سەرلستی پارتی دیموکراتی کوردستان و هەروە بە سڵاوی هاوکارانی هێرە و زەنگەنە و شوان ڕەشید و ئەندازیاری دەنگ نەشوان کاڵێ و خۆشم حەیدەر کەریم داوای کاتێکی خۆشتان بۆ دەکەین ئێرە بەشی کوردیە دەنجی ئەمریکا.